كاك حسن أو كاتد باش كاتو باش غير عزيزي ستساو كاك حسن توكو بري وبري سكو كرويش شلطري هودير دیتت لەو ماوە لە چەند ڕۆژی ڕابردوونا ڕزایەتەشی زۆر لە ناو سۆسیال میدیا پێدا بوو لەسەر ئەو شێوازی گرتنی سەک ئەوە یەک کە شێوازەکە لەگەر یعنی شێوازەشی تونند و تویژی بێڕەحمانەیە وەچکو لە سۆسیال میدیا بڵاو کراوە مناڵ خەڵک دەبینی نابی ئەمە دیاردەی تونند و تویژی بڵاوکەینەوە دوو گوزیلە دوو مانگە ینی زۆر بە بێویژدانی ئەوە پشتێ ملی دەگری ئەو دەکە هەمووش چییە لۆ 3000 دینارە یعنی چۆن دەکرێت ئێوە وانەیەشی جوان فرێنەدەنە ناو کۆمەلگا دەشگرن دەبی وەسیلەیەکی جوانتان دابی تیمێکی ئەوەت پێ تیمێکی شارەزا دەست بەو کارانە بکە بەڵێ کۆمنتت چیە لەسەوە کاک حەسەن جلمنا كاقادر بەڵێ جێمنێتە فەرموو كاقادر بدايتي اما باوت پێ بڵێم لە 2020 بەرەو سەرێ هیچ سەگێک نەناو شاری هەولێر کۆ نەکراوە ئەوەش بە خۆت دەزانی لە زیادبوون یعنی ڕێژەیان بێتام بۆ ئێستا لەناو شاری هەولێر لە کۆنتڕۆل دەرچووە خەڵک ناتوانی بێتە دەرێ خەڵک ناتوانی بستە مەکتەبێ ئێوەش برینە ڕێگلەی خەڵکی لە دوو خۆی دەین لە دوو خۆی دەین ئەوە بابەتی یەکەم بابەتی دووەم پاش ئەوەی پارێزگاری هەولێرەها فەرمانی دەکرد شەڵتەرەك دروست بکرێ شەڵتەرەك ئەتوو ئەمە بە 450 ملیۆنی شەڵتەرەك دروست کرا تەبعا ئەو شەڵتەرە ئەمە لە 2023 مانجینەوە دەستمان پێکرد بە کۆکردنەوەی ئاژەڵ ئەتوو بڵێ نەڵێ شەڵتەرەکە کەم و کوڕی هەبوو بەڵام بەدەست خۆشیەوە کاگومێت پاشانە کە پارە چیتری تەرخان کرد و 55 ملیۆن لۆ کەپر و لۆ ئاو ئەوە بابەتەکە شەڵتەرەکەمان ئێستا لە خوای بەزیاد هیچ کەم کوڕیەک تێدا نییە بابینە سەر بابەتی کۆکردنەوەی ئاژەڵی بابەتی کۆکردنەوەی ئاژەڵی ڕاستە ئەمە گرێبەستمان لەگەڵ ئەو نەفەرانە کردیە کە ئاژەڵەکان دەگوازنەوە لۆ شەڵتەر طبعا ئەوانە خیبرەیان هەیە لە گرتنی سەگەکان شارەزاییان هەیە لە ئاژەڵەکان ناترسێن بەڵام نزیکەی ئەمە 3 بۆ 4 نەفەرمان لەسەر ئەو ئیشە دەرکردیە لۆ لەبەر ئەوەی بەبێ ئەرتوگۆتنی بەبێ ڕەحمانە تەسەڕفاتیان لەگەڵ ئاژەڵەکان کردیە ئەوەی بابەتشتڵی وەڵا ئەو 2 مانجی و 3 مانجی دەیانگرن کاک قادر ئەمە کە ئەو ئاژەڵانە دەرگرن تیمەکان دەبەنە شەڵتەر ئەمە شوێنی تایبەتمان هەیە ئەو کچکانە لەگەر گەورەکان دانانین ئەوە بابەتی یەکەم بابەتی دووەم ئەمە ئەو کچکانە ڕۆژی پاشتر جەماعەتی ڤێتەنەری دێن تەداویان دەکەن ئەوانی نەخۆشن تەداویان دەکەن و پاشان ئەمە نەزۆچیان دەکەین و دیسان دەیبینەوە سروشتی خۆیان یعنی وە ناکەین ئەمە نەناو شتەتەر یەک قەوس ئەڵەی بچووکەکان نەزۆک دەکەن یان گەورەکان هەردوو بە ئەوەی کە گەیشتیتە ئەوەی نێرەکانیان نەزۆک دەکرێن مێیەکان دەبینی زۆر کچکەنە ئەوان لە ژووری تایبەت دادنین حتا پێڕادەگەن بەڵام کچکەکان ئەوانێ عمریان 2 مانگ و 3 مانگ و ئەوانەیە ئەمە هەمویان نەزۆک دەکەین و دیسانەکە دەبینەوە سروشتی خۆی باشە کاک بەڵام شێوازی گرتنەکە وەکو گوتمان زۆر بێویژدانن دوو ئێوە ئەو ڕیکلامەتان کرد ڕیکلامەکی زۆر بێویژدانانە و دڕەقانە بوو وای کردی هەموو خەڵک ئەڵێ سەگەگرم لە بۆتان دێنێ یان ئەوە تا یعنی شێوازێک بوو لەوەی هانی خەڵکتاندا هەر کەسە لە ڕاستە خۆی بچی سەگ بگری ئەوە چۆن دەبێت ئاخرنانە ڕکلامەکەتان وا لە سوسیال نەک لە سوسیال لە تەلەڤیزیۆنەکانی خۆتان ڕکلام دەگرا هەر کەسێک سەگ بگری 3000 دینار ئێلۆ ڕوونکردنەوەتان نەدا ئەمە ڕوونکردنەوەی خۆماندا لە پەیجی خۆمان ڕوونکردنەوەماندا بەڵام شتەکە گەلک بە بێزەمیرانە ڕۆیی چکە کاک ژیار بەڕێوبەری ما بەخۆی بەڕاستی زۆر غەمخۆری ئەو ویشەیە کاک ژیار ئەو بۆتی ئەمە 2 سارەی نوێ دەکڕین دەمانەوەی تیمەکان زیادکەین ئەو تیمانەی لە خۆیان ڕادەبین کە بێن لە ژێر چاودێریمە لەسەر فەرمانیمە سەگە ئەو سەگانە ناو گەڕەکەکان کۆ بکەنەوە دەیانکات ئەمە گرێبەستیان لەگەڵ دەکەین هەر سەگ و 3000 دەدەینی و ئەمە بگوازنەوە نەک خەڵکی بێگانە ئەوانەی لە دەرێ دەڕوا سەگەکی بگری بینتە شەڵتەری ئەوها نییە ئەخر ئەوە قسەی کاک حەسەن بە قوربان ئەو قسەی گوۆیە بەس ئەو شێوەی لە میدیا بڵاو کراوە ئێوە لەگە حکوومەت لە خەتن بەشەکن لەوە پرۆژەی حکوومەت دەیان تەلەڤیزیۆنتان لە دەستا بۆ نەهاتن
ئەو بێ زمانانە قوتار بکەن لەوەی هەر کەسە ڕەنگبی لای خۆی سەجی گرتبی وایە یعنی ڕێکلامەکە لە میدیا عەرەبیش باس کرا ئەوە یەک دوو بەدەبی چا بکەی بە قوربان لەبەر ئەوەی بچووکترین خەلەل ڕۆحی بوونەوەری کەی تێدایە دوو کاتە یعنی ئەنگۆ دەرێن دوو سیارە ئەو پەڕی دەکەستان دەوێت پێویست دەکە ڕێکلام بکەن ئەبە و شێوە گەورەیەی کە دەزانی کۆکا قادر خەڵکەکە با بزانی و هەمیش دەبیتە مەسەلەن لۆ کوردەکانی خۆمان دەبوو هەڵەکی کار دەهات لێرکوانە لەگەڵ کورەبرانگۆ دوو سیارەتان دەویست کاک حەسەن بە قوربان دوو سیارەتان دەویست ئەو پەڕی دەکەستان دەویست ئەوە هەڵی کاری چییە ینی بەجددی دەزانی کۆکا قادر ئەتوو کە ئەو مەسەلەن ئێستا لە پەیجی خۆمان لەوانەیە زۆر خەڵک نەبینی بەڵام ڕێکلامەکە ئەوها نەبوو شتەکە ئەوها گەورە کرا ئەمە بابەتەکە ئەوە بوو ئەمە کارمەندمان دەوێت بێن کار بکەن لەکنما ئەوە نەبووە هەر کەسە لەبارە خۆی 200 300 هەڵگری وچی 9000 بەس ڕووی نەدا ئەو شتە ڕووی نەدا خەڵک ناهینە بەردەم شەڵتەری برێ ناوەڵڵای یەک حاڵەتیشمان ڕووی نەدایە کاک قادر باشە ئێوە حاڵەتی ئەوانەش ڕووی نەدایە کاک حەسەن ئێوە بەشەکن ینی نوێنەراتی حکوومەتی هەرێم دەکەن ئەو ڕێگا چارەی کە دێزیتانەوە لە یەکێک لە ئەوکان جگەلەوەی کە بێچوو دەبن کەشتەچی باش نییە هەندە جار بێ دایک دەیبن کاکە ینی سەک لە ئەوڕوپاش دەبی بگاتە عمرێکی تەواو و کە داش دەندرێ ئەتوو بۆ خۆت ئەڵەی لەوێن دەروایە وایە بەس تا ئێستا هیچ بەڵگەیەکتان پیشان نەدا لۆ ڕاستی ئەو قسانەی خۆتان ماسەلەن تیمەچی پشکنین بێتن بڵێ کاکە ئەلحەق قسەکەیان ڕاستە ئێوە حکوومەت لە خۆتان ئەو قسانە دەکەن بەس لە ڕووی پراکتیکی کەس ناتوانانی شایەدەتان نەبوو ئەو خاڵە بداتن دوو بەڵێ نمونەیەکت هەیە لەسەر ئەوەی کە ئەنگۆ ئەو ئیشانە دەکەن والله کا قادر ئەوە با خاڵ یەکەمە جواب دەمەوە ئەمە کە دەستمان بۆ پرۆسەی کردیە طبعاً هاوکاری سەرچیمە بەڕاستی بە دەستخۆشی و کاگومێدا پاشان قایم قامە پاشان سەرۆک شارەوانیە کاک ژیانە ئەمە یەکەم ئەو خاڵێک کە ئەتوو باست کرد ڕێکراو لەگە ڕێزم ها و قسێ دەکەم کا قادرەوەی عەزەکەی بڵاوکەوە بە جوانیش ڕێکراو هەیە لۆ جیرفانی خۆی بەدوێ ئەو ویشەیکەتیە کاکەواز لە ڕێکخراو بێنە بە خۆتان ڕێکخراویشێ ئەوە ڕێکخراونا ئاژەڵ دۆستیش ئاژەڵ دۆستەیە بەڵام بە فەعلی ئاژەڵ دۆستە خێرە ئەو ئاژەڵ دۆست کە بە فەعلی ئاژەڵ دۆستە هەموو ڕۆژێک کاک حەسەن وەکو چێ یەک دقە کاک حەسەن هیچ ڤیدیۆ بەڵگەیەک هەیەیان هیچ ئاژەڵ دۆستەکەیە شەهادە لە بۆ ئەو ڕووکردن وەکو چییە آخر ئەو زۆرە قسانە مەتاتیە هەموو کەس دەتوانی بکە تۆ بەم بڵێ ئەوە ئەمن لیقائی لەگە دەکەم بڵێ کە ئەو شتە مەسەلەن ئاژەڵ دۆسەیە سایەخان بەڵێ ساخن هەزەکەی ژمارەکە دەدەمێ خێرە ئەو دەتوانی بێتە ناو شەڵتەریمە و ئاژەڵ دۆستی دەتوانن لو ئاژەڵ دۆستەکانی دی بەدوی پارەی کەتینە ناتوان ئەو تۆمەتە قورسە بەڵێ ئاژەڵ دۆست هەیە سەجی هینایتە لای مالەکن ڤێتەنەری جەماعەتی ڤێتەنەری دکتۆرەکان نەفتەرگەری لۆکردیە نەزۆکی کردیە ئەتوو دەزانی نەزۆکردنی ئاژەڵک هەر ئاژەڵک $150 لە دەرێ لە لای مە بخۆڕایی ئەمە دەیکەین ئەمە حکوومەتین تێدەگەی ئاژەڵ دۆست هەبوو چووە سەجی لە دەرێ هینایە لەکنمە بە بەلاش ئەمە نەشتەرگەریمان لۆ کردیە هەستا قسەمان لۆ هاتۆ چووە دایکە کاکەەوە ئیشی کاکە ئەو نمونانە زۆرە لە ناو هەموو شوێنەکەیە دەتوانی شکایەتی لێ بکەیت کاک حەسەن ئێوە لە ماوەی ئەو ساڵ و نیوە 2 ساڵەی چەند سەکتان کۆ کردەوە وتتان کاک ئەوە خادر ئەمە سەر بە سەرۆکای شارانی هەولێری دەور و بەر سنووری مەنیە دەور و بەر یعنی دەور و بەری هەولێرە سنووری مەنیە ئەمە بەس نەناو شاری هەولێرێ 16,800 سەگمان هەتا ئەوڕۆ کۆکردیتەوە نەناو شاری هەولێرێ بەر باشە چتان لێ کردیە کاک حەسەنەوانە ئەمە نزیکەی 7,000 شتێکمان نەزۆ کردیە و تەڵقی هاتمان لۆ کردینە و باشە کاک حەسەن چەند ڕۆژێک لە مۆبەریش ئەوە لە تەلەفۆنش تایبەت ئەوەت باس کرد یعنی لە میدیاش باس کرا بەس ئەمن پرسییم لە زۆر خەڵک
ئەڵێن ئەو ڕێژێ نییە هەر بە دەگمەن یەکێک دەبیندرێ و ئەو 7,000 سەگەتان یەک دقا ئەو 7,000 سەگەتان لە چێ بەڕەڵا کرد وە کە بەڕەڵاتان کردیە چ ژینگەیەکتان لەو دروست کردینە مەسەلەن لە سەحرایەکی چۆڵتان دانانێ ئەمن بەتوو دەرێم ئەتو حەزەکەی 10 نەفەران 20 نەفەران ڕاست پێرە لەسەر ئەو قسەی من با بچتە ناو زبلخانەی کانی قرژاڵەی بەڵێ بستە ناو زبلخانەی کانی قرژاڵێ هەر ناو زبلخانەکە توکە ڕۆژانە داتایەکی بڵاو بۆ دوونێ ناپێرێ 780 تۆن خواردن دێ هەموو ڕۆژانە 780 تۆن با بچن بزانە ئەو سەگە جێ بە حەلقانە نزیکەی 3,000 تا 4,000 لەناو ئەو زبلخانەی هەیە یاکە ئەی چ چارەکەی تر لە دەور بەربەرماندایە دەرەوەی هەولێر بەس ئەمن ینی بڕاو کاک حەسەن پرسیم وتیان ئەو ڕێژێ ینی بە تاکوتەرە ئەگەر هەبیت قادر ئەمە شتەکانمان بەداتایە لەوانەیە کابراایە بێ ئیشە لە پشت کۆمپیوتەرە چیدان چیا کۆمنتە چیدەکە ئەگەنگۆ قسەوی وەرگرن قسەی مەوەرنەگرنەوە دەکامە ناگەین یەکدری نا ئەمەش پرسیارە خۆ لێتان دەکەین مەرزنیە قسەنگۆ ڕازبی مەرجیش نییە قسانەی بەمە دەگوترێ ڕازبی قادر ئەمن لەو قسانەی کە دەیکەم بەخۆم بەرپرسیارم هەر شتەچیش بوو ئەمن بازەکەی دەدەم باشە کاک حەسەن جێگای دەستخۆشیە حەق وایە خەڵک دەستخۆشیمان لێ نانامەش دەستخۆشی لە شتی باش دەکەین کاک حەسەنێک پرسیار ئەوەش با پێ بڵێم ئێستا حالیان لەناو شاری هەولێر ئەو ڕێژەیە کە کۆکرایتەوە چوویتە شەڵتەر و لێن دەڕا پاشان نەزۆکرایتەوە با ئەوش پێ بڵێم لەوانە شارەزایەکی باش دەبی سەک نەزۆکت کرد و باکسینت لۆ لێدا هەر بەخۆی زۆر هەیە من دەبیتەوە هادە دەبیتەوە پەلاماری هیچ کەسە چی نادە ئەوە حەق وایە بەڕاستی خەڵکەکە دەستخۆشیێکی زۆر لە حکومەت بکە لەسەر ئەو پرۆسەیە نەک ئەو تێ بێن ئاژەڵ دۆست بێن زۆر ئەم دەبینم لە کۆمنتان دەڵێن وەڵاها نەناو شەڵتەرەکە هەموو لە بستان و لە تێنان مردینە ئەخرەزای بوو کاک حەسەن بە قوربان ساڵ و نیم کاک حەسەن بە قوربان حکومەت ئیجبارە چۆن دەبی خزمەتی ئینسان بکە ئەوە خزمەتی ئاژەڵ سروشتیش بکە یعنی هەردووچی ئەوانە سامانی نیشتیمانین دوو کێشەکە لە چدایە و ئاژەڵ دۆستانت ئەڵێن بۆ بوار نادەن بەس بوار بەو خەڵکانەیاندایە ئەگەر دابیان ئی خۆیان و هیچ ڤیددیۆ وێنەیەک ڕێنادەن بکەن ئەگەر لە خۆتان ناترسێن یەک دقا ئەگەر لە خۆتان ناترسێن بۆ بوار نادەن ئاخە لە پرێک دەنێرین لە پرێک چکۆمە لە سلێمانی حاڵەت لەگەڵ من پەیوەندی بابم وەکەوابێتە زۆر ئاساییە زۆر باشە ئەوە خاڵەشێ بە موبایلەکەەوە بێ لە دوی لایلۆنە چ بگەڕێنە ناو شەڵتەری برێەوە چێ و لای ئەسلان ئەو سلوب نابیەوە کاک حەسەن بە قوربان ئەنگۆ سیقەتان بەخۆهەیە ئەڵێن ئاوا خزمەت دەکەن بێگومان هەنگاوەشی وا گەورە ئەمنیش لەگەڵدام پێرفێکت نابی بە شەو ڕۆژش بەڵام ئەو قسانەی ئەتوو دەیکەی با خەڵک ببینی بۆ مؤتەمەرێکی سعوفی ناکەن دەستخۆشی لە حکومەتی بۆ جارێک ئومێد خۆشنا و مؤتەمەری سعوفی لە زۆربەی ڕۆژنامە نووسەکان کرد لە ناوێندەر بۆ بوار نادەن خەڵک ببینی لەگە ئەو سەگانە یعنی ئەوەیکی وایە ینی ئەگەر ئەگەر بوار دەبرێت بێزەمیری ئەگە برێ بوار نادرێ وەڵڵای هەر بەو ئاخیرەی بەو یەک دوو مانگە پێش ئێستا تێدەگەی جەنابی والی کاگ ئومێد 55 ملیۆنی تەرخان کرد بەس قسەی دیاری گوتی کەپریان کەما کەپریان لۆزیاکەین ئەماوە مۆزوع ئەشکەیەک خەڵک با بێ ئەو وێنەی ئەتووە شتانە نابینی شتە باشەکان نابینی کا قادر ئەوەی بێویژدانی خەڵکمان بەڕاستی خەڵک دێ لە دڵسۆزیتی ینی بڕوا مەکە مەسەلەی سەکەم کەس ناوێری دیفاعی لێ بکە لەبەر ئەوەی تەهەجومەکی زۆری لەسەرا کاک ئەوە حەسەن ئێوە جگە لە شەڵتەر وەکو حکوومەت بۆ بیر لەوە ناکانەوە و شیاری کۆمەلگا زیادکە خۆی خەلەلەکە لە چیە وەکو گوتم جاری پێشوش خەلە لە وشیاری کۆمەلگایە ئەگەر کۆمەلگا لینە سەگ نەترسێ ئەگەر کۆمەلگا خۆراکی بداتێ ئەگەر کۆمەلگا و بزانی سەگ دژمنی نییە ئەگەر ئەو پڕی نەداتێ سەگ ئەو کێشانە دروست ناکە بەلای کەم 100 سەگ لە برسێتی وەدەکا بۆ خۆزان ینی سەگ وە کۆموو بوونەوە وەرشکە پێویستی بە خۆراکە پێویستی بە ئاوە
یعنی لۆ ئێوە ئەو هەڵمەتە هوشیاریە ناکەن کە نیوەی کێشەکان چارەسەر دەکاتن بۆ هەوڵ نادەن نەزۆکردن چەند قات زیاتر بکەن چکو ئەگەر نەزۆک تا نەزۆک نەکرێ 7,000تان کردیە بە ساڵ و نیوەچی بەس لەو ساڵ و نیوەی 15,000 کە زیاد بووە بەلای کەم وایە نا شتەکەی لێرکوانە ئەو قسێکە کرددەم 100% لەگەڵتم پێویستە هۆشداری بدرێت لە مەکتەبەکان لە شوێنەکان کۆبوونەوە بکرێ لەسەر ئەو بابەتانە ئەمنیش لەگەڵتم کاکە لە میدیاکانتان زۆر بەداخەوە ژەهر فرێ دەدەن ناو خەڵک وا پیشان دەدەن وەکو ئەو دایک و باوکانی ئەڵێ بن و سەگ دێ دەتخوا پڕ دەداتێ ئەوە چ کەلتورەکە بۆ لە ئەوروپای نییە کورە نەکلەوە ئەوە من 1000 بڵێم بۆ لە دەڤەری بارزان ئەوە نییە بۆ ئەو مشکلە نییە بۆ لە هەولێر هەیە کە پایتەختە بۆ لە سلێمانی هەیە کە شاری ڕۆشنبیریە بەڵام ئەو کێشەیە لە دەڤەرێکی وەکو بارزان نییە کە هیچ کۆمەلگای مەدەنیش تێدا نییە لۆ لە بەرەوەی خەڵکەکە جەوەکەی لێ ڕاهاتیە لە گەرید ئەزانێت سەک ئەگە بزانێ ئینسان ئازاری نادەن نزیکترین دۆستتی ڕاستە کا قادر باشتر پێ بڵێم پێشتر ئەگەر دیقەتت دابی پەلاماردانی سەگ هەر نەبوو لەوانەیە زۆر بەدەگمەن هەبوو لۆ چووکە بەڕاستی خواردنیان زۆر بوو ئێستانە پاش ئەوەی کە بەڕاستی برێ نەرێ هەولێر بە پێشکەتیە و زبلخانەکان لە ناو شاری هەولێر نەماینە و حاویەکان هەموو گۆڕاینە و بووینە باغان تێدەگەی ئەو سەگە بڵێ نەڵی لە دوی خواردنی دەگەڕێ ناتانی حاویە خۆ بکاتەوە داتانی بستە شوێن نەمایە چکە بەڕاستی ئاوەدان بۆ ناو هەولێر هەموو بوویتە خانی بوویتە شوێنی ئەوالام لەبەر هەندێ لە برسان پەلاماری خەڵک دەدەن لە برسان پەلاماری علاقەچی دەبینی لە دەست نەفەرەکی وە دەزانی خواردنە بەدوی دەکەوی کابرا دەپرسێ و دوو قاتێکی بەدوی دەکەوی ئەوەی مەسەلەکە بەهەرحاڵ کاک حەسەن ئەو دوو خاڵە زۆر گرنگە ئێوە یەک هەوڵ بدەن لەگەر زیاتر ئاستی نەزۆکردن زۆر پەلەتر بکەن چکو ئەو ڕێژەی کە کردیتان جێی دڵخۆشیە ئەگەر ڕاست بێ بەڕاستی پێت برێم دووش بچکون ئاتا نەزۆک نەکرێ ئەو سەگانە چەند نەزۆک دەکەن ئەوەندە زیاد دەکەن ڕێژەکە زۆرە دوو شیاری کۆمەلگا لە سەروی هەموو ئەو شتانەیە سێ بەشی ئەو مشکلانەی هەیە لە